22 ساڵی تەمەنی کردە قوربانی ڕوبع دۆلارێ ڕەنگە ئەمە تەنیا لە خەیاڵدا ڕوو بدە پیاوێک 22 ساڵی تەمەنی دەکاتە قوربانی لە پێناوی ڕوبع دۆلارێکدا ڕەنگە تۆ ئەم کەسە بەشێت بزانی بەڵام خۆی دەڵێ 100 ساڵیشی پێ بچوایە حەقی خۆم بوو بۆیە دەستبەرداری نەبووم لەگەڵمان بن. پیاوێکی هندی 22 ساڵ بە ڕێگەی دادگا و دادگاییەوە بوو لە پێناوی تەنیا ڕوبع دۆلارێکدا ڕاستە ڕوبع دۆلارێک نرخێکی ئەوتۆی نییە بەڵام با بیرۆکەی ئەم کەسە هەموو نرخی ژیانیشی هەیە چونکە پێی ناخۆش بووە مافی زەوت بکرێ بۆیە لە پێناویدا جەنگاوە. ئەم پیاوە لەگەڵ کۆمپانیای شەمەندەفەری گواستنەوە دەبێتە کێشەی لە ساڵی 1999دا بڕی 100 ڕوپیەیدا بۆ بەدەستێنانی 2 بلیتی شەمەندەفەر دەبوو بڕی 70 ڕوپیەی بۆ دابشکێنن بەڵام 20 ڕوپیە زیاتریان لێ وەرگرت کە نرخەکەی نزیکەی ڕوبع دۆلارێک بوو. بەو جۆرە بابای مافخورا و کۆمپانیاکەی ڕوبەڕووی دادگا کردەوە. ئەم دادگایکردنە ماوەی 22 ساڵ و 100 دانیشتنی دادگای خایاند تاوەکو لەم ڕۆژانەدا دادگا لە بەرژەوەندی مافخورا و بڕیاری کۆتاییدا دادگا داوای لە کۆمپانیا کرد ئەو بڕەپارەیە بگەڕێنەوە بۆ کابرای مافخورا و لەگەڵ سزای پێبژاردننی ماوەی تەخیربوونەکە. تۆ ئەمان ناودەنەی چی؟ شێتی یان کۆڵنەدان بۆ بەدەستێنانەوەی ماف.